خۆشەویستان لە دواتەوەرمانە میوانداری کچێکی بەتوانا و لێهاتوومان کردو کە ئەو شارەزایەکی باشی هەیە لە دروستکردنی بەرهەم و بابەتە جوانکاریەکان بە شێوازێکی گشتی هەروەها باسێکیش لەوە بکەین لە ئێستایەوە جێ خۆشحاڵ و جێی دەستخۆشیە توانای گەنجانی کورد هێندە بەرزە کە وای لە هاوڵاتیان کردووە خواز لەسەر بەرهەمە خۆماڵەکان لە زۆرێک لە بوارە جیاوازەکانە زیاتر بێر ئەمڕۆ نمونەی کچێکی ئازا و لێهاتوومان لایە کە ئەو توانیوێتی لە بابەتە جوانکاری سروشتیەکانە کۆمەڵێک پرۆدەکت و بابەتی جیاوازی هەبێ ئەویش خات و شەیدا سایەدە کە وەکو خاوەن کارێک ئەمڕۆ لە ستۆدیۆ ڕۆژێکی نوێ ئامادەیە شەیدا گیان سڵاو لێ زۆر بەخێر بێ بەخێر بێ خات سپاس بۆ ئامادەبوون سەرچاو شەیدا گیان تۆ کۆمەڵێک بابەتت هەیە یاخود ئەتوانین بڵێن جوانکاری سروشتیت هەیە کە لە بابەتە سروشتیەکان دروستت کردو و بەرهەمت هێناوە بۆچی بیرت لەوە کردەوە کە لەم بوارەیە کار بکەیت؟ من سەرەتای دەستپێکردنی ئەم ئیشەمە گەڕێتەوە بۆ ساڵی 2018 ئەو کاتە من حەزمە کرد شتێ بۆ خۆم بەکاربێنم ئەو کاتای تر تازە ئەچیتە گەنجی و ئەوانە شتێکی باش بەکاربێنم اینجا من زۆر ئەگەڕام بە دوای ئەوەیە کە شتێکی زۆر باش بەکاربێنم عادەتی خۆم وایە کە شتێ بەکاربێنم ئەبێ بزانم چی لە پێکاتەیە هەیە لە چی دروست کراوە هەرچەند ئەگەڕام شتێکم دەست نەئەکەوت بە تەواوەتی بە دڵم بێت بۆیە حەزم کرد خۆم فێر بم وردە وردە خۆم فێر خۆ فێر کرد سەرەتا تەنها لە ڕێگەی گۆگڵ و یوتیوب و ئەوانەوە هەوڵی خۆ فێرکردنم یا بەڵام هیچیان شتێکی وایتیانە بوو بە تەواوەتی فێر بم بمگەێنێتە قەناعەتێکە ئەم بەرهەمە ئیتر تاوە پێرفێکتە بۆیە دواتر لە ڕێگەی لینکێکەوە مامۆستایەکەم ناسی لە بەریتانیا کە خۆی براندێکی گەورەی هەیە بۆ بەرهەمە جوانکاریەکان لە ڕێگەی ئەوەوە کۆرسم وەرگرت و فێر بووم زۆر باشە لاڵەبجێ خۆشەویست هاتووی زۆر زۆر بەخێر بێت ئەم کارەی تۆش کە ئاوا دوجار بەم قۆناغانەیان ڕۆشتی سا لە قۆناغێکای شوێنێکی تایبەت بە خۆتانەیە و چەند کەسێک کە کارەکەن زۆرینی ئەو شتانی کە دروستی یەکەن بۆ جوانکاریە یاخوچی ئێمە کارگەکەمان پێکاتۆ لە سێ بەشێکی بۆ جوانکاریەکان بەشێکی زەیتەکان بەشێکی پاکەرەوەکانی وەکو زاهی و ئەوانە زۆر باشە لەشە ساغ بێت شەیدا گیان بە شازێکی گشتی تۆ بۆ نمونە ئەم پرۆدەکتانی کە بەرهەمت هێناوە لە چی دروستیانەکەی نامانەوێت بە تاواتی پێمان بڵێ چی و چیتیایە بەڵام زۆرتر سوود لە چی وەرەگری بڵێ ئێمە سوودمان لە گژ و گیاستروشتیەکان وەرگرتووە وەک چی لە ڤیتامینەتەکان وەکو ڕۆزماری گوڵەبەی بوون قاوا زەردەچەوە ئەو شتانە لە ڤیتامیناتەکان بەگشتی و لە هەندێک بەرهەممانە پێویستمان بە هەندێک مادەی تاقیگەیشەیە ئەوانیش بەکارەهێنی باشە زۆر جارەڵین ئەو کەرەستانی جوانکاری کە ئێستا لە بازاڕە ئێوەی خانمان بەکارهێنن لە چەندین تاقیگەیە کاری پیاوانی ێستا زۆر شت بەکارێن بۆرین بەکارێنن وەڵی شتێکمە لەوێنێ لە بەرکامێرەکە بەز ئەو شتە تەواو جوانکاریانە چەندین کەسی پسپۆر ئەیبینێ ئەم ئێشتانی کە ئێوە دروستیەکەن چونکە بۆ پێست بەکارێت زۆر جار لەوانێ مەترسی هەبێت تا چەند ئێوە پرسەکان یاخود بەکارێنن بە شێوازێک دوای بۆ خەڵک زیانی نەبێ چۆن کار لەسەر ئەم بابەتاکە بگومان ئێمە خۆمان تاقیگەمان هەیە لە ناو کارگەیە و کەسی شارەزا پسپۆڕی بواری کیمیا ئیشی لەسەر ئەکات دواتر کەشتەکانمان دروست کرد و خۆمان تاقیکردنەوەکانمان بۆ کرد ئەینەرینە کوالیتی کۆنتڕۆڵ لە کوالیتی کۆنتڕۆڵ لەوێش فەحسەکرێ هەر کاتێکە قبوڵیان کرد اینجا ئێمە ئەیکەینە بازاڕەوە و ئەیخینە بەردەم مشتری باشە خات و شەیدا هاوڵاتیان بە شێوازێکی گشتی تا چەند خواستیان لە براندێکە کە هینی کچێکی کورد بێ و لەو بەرهەمە خۆماڵیانی کە خۆت باسی لێوە کرد دروستکرابێ خواستی هاوڵاتیان لەم نێوەندایە چۆنە زۆر خواستیان لەسەرەتی بە ڕێژەیەکی باش بەڵام ئێمە کێشەیەکمان هەیە براندی کوردی بەگشتی کێشەی هاوردەکردنمان هەیە کە سنووردار نییە زۆر بەرهەمی دەرەکیەتە ناوە کە هیچ سنوورێکی بۆ دانەنراوە بەگشتی هەموو بەرهەمە ناوخۆیەکان لە خواردنەوە لە جوانکاریەوە لە چێوە هەمووی ئەو کێشەی هەیە ئەگینا بەگشتی خەڵک لەسەر براندی خۆماڵی خواستێکی زۆری هەیە باشە زۆری ئەو کەرەستانەی کە لە بواری جوانکاریە بەکاری ئەهێنن دروستی ئەکەن چی و چین کە زۆر ئێوەلاتان گرنگە بە تایبەتی هەموو شیار بۆ خانمانە بێت یاخوچی نا ئێمە بۆ پیاوانیش و بۆ خانمانیشتمان هەیە بۆ نمونە ئێمە شامپۆمان هەیە غسوولمان هەیە بۆ پیاوانیش و بۆ ئافرەتانیش هەبێت سابونمان هەیە زەیتەکانمان بەڵێ زۆر باشە
ئەگەر هاوکارانم ئاسایی بێ هەستین بۆی هەندێک لەو پرۆجەکتانە تاقیکەینەوە پیشانی بینەرانی بین بابزین لە چی پێکاتووە ئەمە بووتێ بۆ پیاوانە بێت ئەم شامپۆیە ئەوە غسوولە غسوولی دەمچاو شامپۆنی ئەمە لە چی پێکاتوە بۆ منە بۆ چ جۆرە پێستێکە بێ ئەزانی ڕەنگە زۆر کەسێ پێستی وشک بێ هەبێت پێستی چەور بێت و ئەمانە شت یەکلایی کردوتەوە بەڵێ ئەوەی بەدەستەوەە بۆ پێستی وشکە بێت ئەمەیان پێم وایە بۆ پێستی چەورە ئەبێت باشە بەڵێ ئەوەی چ جیاوازیەکێ لە دروستکردنەکەیە بۆ من ئەگەر کەسێک پێستی وشک بێت چ جۆرە مادەیە کە تێکردو بۆی کام پێستا یاخود ئەم ماوەدە باشتر بەسەر پێستی وشک ئەوەی بەدەستەوە هایرلۆنیک ئەسیدی تیا لەگەڵ ڤیتامین B5 کە شێداری بە پێست ئەیان بۆ پێستی چەور سالیسلیک ئەسید و نیاسینەمای دیتیا کە کۆنتڕۆڵی چەوری پێستەکەن زۆر باشە ئەو لانەتخواد چەند لەو سابونانە چەندانەیەک بێنیت سابونەکان باشە چونکە ئێستا بینی چەندین جۆری سابون هەیە لە بازاڕ هەر یەکە و بە بۆنێک و بە ڕەنجێک دروستکراوە بەڵام ئێستا هەمومان گەڕاینەتەوە سەر سابونە ڕقێکە ئەڵێن هیچ مادەیەکی شیمیایی لەو زەیت و زەیتون دروستەکرێت ئێستا ئێوەی خانمانی دەزڕەنجین کۆمەڵی سابوون دروستەکەن ئەم سابونانە لە چی دروستیەکەن و ئەتوانین بڵێن سابونێکە سوود بە پێسمانەگەیەنێ و زیانی نیە پێکاتی سەرەکی سابونەکان زەیتە و ئێمە هیچ بۆنێکی تیا بەکار ناهێنی چونکە بەگشتی بۆنەکان ئەبنە هۆی ئەگزیما و شکبوونەوەی پێست زەرەر لە پێست ئەن اینجا وەکوتم پێکاتەی زەیت سەرەکیان زەیتە و کۆمەڵە شتێکی تریتیا بۆ نمونە ڕەشەکە کاربۆنی ئەکتیڤیتیە ئەمی تریان جاترێتیایە جاترە لە کۆنەوە باو باپیرانمان بۆ حەساسێت بەکاریان هێناوە ئێمە زۆر سوود لە گژوگیا کوردیا کۆنەکان وەرئەگرین کە خەڵک بۆچی بەکاری هێناوە چۆن سوودیان لێوە گرتووە ئەو جاترێ بۆ حەساسێتی پێست زۆر باشە خوڕان و حەساسێت لەمایانەیە جاترە لەوە زۆر باشە دەست خۆش بێکاتە ئەو کەسانەشی کە هەستیارێکیان هەبێت بە چوزام هەستیارێکی پێستیانە بە یاخوتەر بابەتێکی تر تۆ هەوڵداوە ئەو بابەتانەش بەرهەمبێنی ئەمە زۆر گرنگە لە لەمان کە PH هەموو بەرهەمەکانمان باڵانسکەین چونکە باڵانس نەبوونی PH لە هەر بەرهەمەکە بێتە هۆی زەرەر بە پێستەکە باشە شەیداگیان بۆ بەرهەمهێنانی سابوونێکی لەم شێوازە کاتی چەند پێویستە پێشتر کە سابوونمان دروست ئەکرد نزیکی 2 مانگمان پێویست ببوو ئەوەی بین بە کەسێک بتوانە بەکاری بهێنە بەڵام ئێستا تەنها 24 سەعاتمان ئەوێت چۆن ئێستا ئاو بەپە لە یەکسەر بەرهەمێت پێشتر ڕێگەیەکی تەقلیدی هەبوو ئەو ڕێگەیەمان بەکارهێنا بەڵام ئێستا ڕێگەیەکی نوێ و مۆدرن هەیە ئەو ڕێگەیە بەکارهێنین کاتێکی کەمتری باشە بەس من یەک شتم تۆزێک بەلاو سێری ئەم پرۆدەکتانە سەرجەمیان هینی توێ وایە تۆ بەرەمت هێناوە بەس باگلێ یەکەم بۆچی بە زمانی کوردی لەسەری نەنووسیوە ڕاستیەکەی ئەمە زۆر حەزەکەین بە زمانی کوردی شتەکەی لەسەر بنووسین سەرەتای دەستپێکردنمان بە کوردی هێنامان بەڵام ئێمە کێشەمان ئەوەیە کە لە بازاڕە دوکاندارەکان زمانی کوردی قوبڵ ناکەن نازانم بۆچی وا براوەتە مێشکیانەوە کە بۆ کوردی نازانین ئەوە براوەتە مێشکیانەوە من ئەو گلەیەم زۆر کە بەرهەمێکی کوردی بێ باش نەبێت دیارە بەڵێ ئەوها براوەتە مێشکیانەوە تەنانەت ئێمە بەرهەممان بردووەتە لای جوملاتیەکان نووسیانە ئەومەیت ئین کوردستانە بگۆڕن بە ئەمریکا وڵاتێکی تر شوێنێکی تر وای لەمە نووسن ئاسانترە فرۆشتێ باشە ئێمە چەندین جارۆک و کورسات چەندی جار لە بۆنەکانە لە یادی سلەیمانیە بۆ نمونە ساڵانەیەمە خۆمانینە شاری هەڵەبجەی خۆشەویست فستیڤاڵی هەنار لێو بەڕێچێ بەڵام لەگەڵ فستیڤاڵ چەندین کە خانمی دەستڕەنجین وەکو تۆ بەشدارە بن لەو هیچ لەو بابەتانە بەشدار بوویتە؟ بەڵێ من چکۆ دەرفەتێکە بۆ ناساندن ئەم ساڵ کە فستیڤاڵی هەنار کرا 5ەم ساڵ بوو لە فستیڤاڵی هەنارا بەشداری بکەم لە 6 ساڵ زۆر باشە بەس من یەک پێشبینی بۆکەم بە قسەی برا دوکانارەکانمان مەکە زمانی کوردی شیرین لەسەر ئەم پرۆجێکتانە و ئەم بەرهەمانە دلابێ قەیچێکە لە پاڵ زمانی کوردیەکەی ڕەنگە خوشکێکی عەرەب هەبێ خوشکێکی تر هەبێ لە هەر نەتەوەی تر بێت تۆ بتوانی بە زمانەکانی تریژ لەسەری بنووسی بە زمانی کوردی پشتگوێ مەخەم پێشنیاری و بۆکەم توانی ئەم بەرهەمانە بە زمانی کوردی جارێککە بڵاوکەیتەوە باشە چونکە دڵنیا بە لەگەڵ ئەوەی کە کەسانێکن بۆ شێوازە تێگەیشتون دڵنیا بە لەوەی کەسانێکی تریشن هەم بۆ پشتگیری کەسانی وەکو تۆ ئەگەر بزانن ئەم بەرهەمە کوردی و لە کوردستانە بەرەم هاتووە ڕەنگە باشتر بیانێ بیکردن و بەکاری بێنن
سریۆمە کرد خۆمان زۆرمانێ لە ڕۆزماری ئەمە ئاوی ڕۆزماریە بۆچی باشە؟ ئەوە ئاوی دڵۆپێنراوی ڕۆزماریە. بۆچی باشە؟ بۆ هەڵوەرینی قژ زۆر باش. چۆن بەکارهێنرێت؟ دوای خۆشتن لە قژەکە ئەیرێ لە بێخی قژەکە تاو هەر ئەوەندەیە هەر بۆ هەردوو بۆ پیاوان و بۆ زۆر باشە ئایبی نییە دەست خۆش بێ. ئەی ئەمەیان چێم ئیوە دەزمەوە شامپۆیان شامپۆیە بەڵێ ئەمەیان بۆ چ جۆرە قژێگە بێ؟ ئەوەی بەدەستەوە پێما بێ بۆ قژی وشکە بێت باشە بۆ قژی وشکە بێت بەڵێ زیت لە پێکاتەکە هەیە ڤیتامین B5 زۆر ڤیتامینێکی باش هەنێک لەو بابەتانەی تر بێن لانا ئەم قەترانە بێنە بزانی چین باش ئەمەش بزانین چییە؟ ئەمانە چییە شەیداگیان ئەمان چییە؟ ئەویان زیتی گوێزی هەندیە ئادی بابیکەین و بۆنیکەین بەستێتی؟ نە هەروەکو خۆی زۆر باشە زۆر چڕە شەیداگیان زەیتی گوێزی هەندی بۆچی باشە؟ زەیتی گوێزی هەندی خەڵک بەکاری ئەهێنە بۆ قژی بۆ شێدارکردنەوەی تاڵەکانی قژی و هەندێک کەس بۆ دەستی بەکارێنە جەماعەتێکی تۆ بۆ خواردن بەکارهێنن ئەمە بۆ خواردنی ژەبێت؟ بۆ خواردنیش ئەبێ بەڵام کە کەسێکی تۆ بکە بۆ کەسێکی ئاسایی نابێ ڕۆژانە لە یەک کەوتکەچا زیاتر بخوات. باشە شەیداگیان ئەگەر بێت و بۆ نمونە زەیتی گوێزی هەندی بۆ بابەتی جوانکاری بەکاربێنرێت لەگەڵەوەی بۆ خواردن بەکاربێنێت بە هەمان شێواز دروست دەکرێت و بەرەمەهێنرێت یاخودی جیاوازێکی تێکرێت؟ نا هیچ جیاوازێکی نییە بە هەمان شێواز دروست. زۆر باشە ئەمانە چین؟ ئەمانە ڤیتامینن وابزانم بەدەستەوەیە ڤیتامین نووسە ئەویان ڤیتامین سیە ئەویان پێم وابێ نیاسینەمایدا. باشە ئەمانە بۆچی باشن؟ ڤیتامین سی و نیاسینەماید عادەتەن بۆ یەکڕەنکردنەوەی پێست باشن بۆ درەوشانەوەی پێست نیاسینەماید بۆ بچووکردنەوەی کونیلەکانی پێست باشە باڵ زۆر باشە بینە سەر ئەوەی کە زانیاری باشیشی بێگومان دەستی خۆش بێ شوێنێکی ترمان هەیە حەزەکەم باسیکەم ئەمە زەیتی ناوکی هەنارمان هەیە ساڵانەکە ناوکە هەنارەکان لە هەڵەبجا ئەو کارگە بچووکانەمان زۆرن کە ئاوی هەنار دروست دەکەن ئەماچین ناوکەکانیان لێک ئۆکەینەوە و وشکی ئەەکەینەوە ئەم زەیتەی لێ دروست دەکەین حەزەکەی سەیرێکی بکە زەیتێکی زۆر باشە بۆچی بەکارێت بۆ کڕەشی قژ زۆر باشە بەڵێ بۆ شێداری پێستیان چی؟ بۆ شێداری پێست باشە بۆ زیبکە باشە چەندین توێژینەوەی زانستی لەسەرەکە بڕێکی باش ڤیتامین ئێ و ڕیتینۆڵی تایە کە ڕاگەری لە چرچولۆجبوونی پێست دەکات ئێمەش ئەمەمان بەکارهێنا باشە تایبەتی بۆ ڕۆژانە چکە ئێستا لە سارد و سەرماین وشک بوونەوەی پێ زۆر ئەو کەسانی کە بیانەوێ وەکو شێردارکەرەوەش ئەتوان بەکاری بێنن وەکو شێدارکەرەوەش ئەتوان بەکاری بێن بەڵام زیاتر سوودی بۆ ئەو کەسانە هەیەکە پێستیان دوو ڕەنگ بۆ و پێستیان خەریکە بەرەو چرچولۆجبوون ئەجێ ڕێگری لە چرچولۆجبوون ناکات یاخوا دەست خۆش بێت وڵات ئایا شێداری کردەوە ئێمە دەستخۆشی لەکەین سپاس بۆ ئامادەبوونێ بە هیوای ئەوەی کاری باشتر و وەکو خاتونێک لە شاری هەڵەبجەی خۆشەویستەوە کە توانیت ئەم کارە بکەیت و ئێستا شوێنێکی تایبەت بەخۆتی دڵنیاشم چەندی کەس لە ڕێگەی تۆ توانێت سوودمەند بێت و هەلی کاری بۆ گونجابێ دووبارە سپاس بۆ ئامادەبوونە زۆر خۆشحاڵی دەست خۆش بێ لێ شوێنت هەیە کە ئەم شتانی تیا بفرۆشیە خود هەر ئەیبێ بۆ دوکانارەکان ئێمە لە کارگەکەمانە ئۆفیسێکی بچووکمانجا کردوتەوە هەر کەسێ بیەوێ لە خۆمانی بکڕێ ئەتوانێت بێت و ئەین بە هەموو دوکاندارەکانیش زۆر باشە دەست خۆش بێ شەیداگیان سپاس بۆی کە لە هەڵەبجێ ئازیزەوە عزیزت کێشا هاتی بۆ ئێرە بەخێر بێ سەر چاوان بۆ ئەوان گەشتە بە هیوای بەردەوامی زۆر